سڵاوتان لێ بێ مناڵە ئازیزەکان، چۆنن؟ باشن؟ منیش زۆر باشم، لەبەرەوەی ئەمڕۆ هاتووم بۆ لای ئێوە بۆ ئەم گوندە جوانە. چاوم بە ئێوە کەوتەوە ئەمانەوەی هەنێک گفتوگۆی خۆش بکەین لەسەر گوندەکەتان، لەسەر ژیانی ڕۆژانەتان، هەروەها چیرۆکێکیشتان بۆ خوێنمەوە. ئەمەوێ هەنێ زانیاریم بەنێ لەسەر گوندەکەتان، منیش هەنێ پرسیارتان لێکەم لەسەر چیرۆکەکە. باشە؟ ئافەری نەربژین. ئادی پێم بڵێ ئەم گوندە ناوی چییە؟ ئافەرین. باسنێ سەر بە قەزای کوێیە؟ چوارتە. ئەی چوارتە سەر بە پارێزگای کوێیە؟ سلێمانی. هەر بژین. ئافەرین. یەک چەپڵەی بێز بۆ خۆتان. ئافەرین. باشە پێتان خۆشە چیرۆکێکتان بۆ بجێڕمەوە؟ باشە کەواتە بە بێدەنگی دانیشن بۆ ئەوەی بزان چیرۆکەکە باسی چیەکە. باشە؟ ڕۆژێ لە ڕۆژان سێ مناڵە بن. ئەم سیانە هاوڕێی یەکترین. یەکێکیان ناوی شادی و ئەوەی تر ناوی شارۆ و ئەوەی تریشیان ناوی سارا بوو. ڕۆژێکیان هەرسێکیان پێکەوە بڕیاریان نابچن بۆ کوێ؟ بۆ یەکێ لە باخچەکانی شار. هەر یەکێک لەوان ئەو شەوە مۆڵەتی چوونی بۆ باخچە لە دایک و باوکی خۆی خواست بوو. بۆ بەیانی دوای تەواوبوونی دەوامی قوتابخانەکەیان هەرسێکیان پێکەوە زۆر بە دڵخۆشی و خۆشحاڵیەوە ڕوویان کردە یەکێک لە باخچە گەورە و فراوانە و دڵگیرەکانی شار. هەرکە گەیشتە باخچەکە دەستیان کرد بە گەڕان بە نێو گوڵ و گوڵزار و درەختە جوانەکانی باخچەکەیە. باخچەکە دیمەنێکی زۆر جوانی ئەبەخشی. گوڵەکانی باخچەکە لەلایەن کرێکارەکانی باخچەکەەوە زۆر بە جوانی خزمەتە کران. سیمایەکی زۆر جوانیان بەخشی بووە باخچەکە. سێ هاوڕێکە لە نێو ئەم کەشە ئارام و دڵفرێنەیە پێکەوە پیاسەیان نەکرد. هەروەها باسییان لە جوانی و دڵگیری باخچەکە کرد. لەو کاتەیە شادی گوڵێکی سووری زۆر جوانی بینی. بە تەواوەتی سەرنجی ڕاکێشە. بە خێرایی ڕۆیشت بۆ لای گوڵەکە و بانگی سارا و شارۆی کرد و وتی: ئایا ئێوە تا ئێستا گوڵی وا جوان و ناوازەتان بینیوە؟ تەمەشەی ڕەنگە جوانەکەی بکەن، بۆنی بکەن، بزانن بۆنەکەی چەند خۆش و سەرنج ڕاکێشە. شادی زۆر سەرسام بوو بە گوڵە جوان و ناوازەکە. بە جۆرێک وای ئەزانی کە ئێستا گوڵی لەو شێوەی تا ئێستا نەبینیوە. لەبەرەوە دەستی درێژ کرد تا گوڵەکە لێ بکاتەوە. شارۆ چی کرد؟ دەستی گرت وتی: شادی بۆچی ئەتەوێ ئەو گوڵە جوانە لێ بکەیتەوە؟ شادی وتی: ئەمەوێ لی کەمەوە بیبەمەوە بۆ ماڵەوە، لە ژوورەکەی خۆم داینێم و پارێزگاری لێ بکەم. سارا وتی: شادی
باشە تۆ ئەزانی گوڵەکان کاتێک لە لقەکانیان نەکرێتەوە دوای چەند کاژمێرێک پەڕەکانیان هەڵ ئەوەرن و ڕەنگەکانیان ئەگۆڕێ و دواتر وشکە بن؟ شادی وتی بۆچی وشکە بن؟ لە کاتێکا من گەڕامەوە بۆ ماڵەوە پارێزگاری لێکەم و چاودێریەکەم و ئاوی ئێم. شارۆوتی شادی جان ئەم باخچانە بۆ ئەوە نەڕازێراونەتەوە بۆ ئەوەی هەریەک لە ئێمە بێت و گوڵێک کە بەلایەوە جوان و سەرنج ڕاکێشە لێ کاتەوە، بەڵکو ئەم باخچانە بۆ ئەوە دروستکراون و ڕازێراونەتەوە تاوەکو شەقام و شارەکانمان جوان و ڕازاوە بکەن. ئەو کاتە شادی سەیرێکی هاوڕێکانی کرد و وتی سوپاس بۆ ئەو خوایەی هاوڕێی وەکو ئێوەی پێبەخشیوە کە ئەگەر ویستم هەڵەیەک بکەم ڕێگەم لێ بگرن و ئامۆژگاریم بکەن و ڕێگە نێن کاری هەڵە بکەم. پاشان شادی لە گوڵەکە دوورکەوتەوە وتی بەڕاستی لە ژیان ماگوڵی وا جوانم نەبینیوە. هەمووان دەستیان کرد بە پێکەنین و ڕۆیشتن تا بەنێو گوڵ و گوڵزاری باخچەکەیە کاتێکی خۆش بەسەر بەرن. مناڵەکان چیرۆکەکەتان بەلاوە چۆن بوو؟ ئافرین زۆر باشە. کەواتە ئێستا ئێمە لای مناڵەکان و هەریەکە و پرسیارێکی لێکەم لەسەر چیرۆکەکە یان لەسەر گوندەکەتان. ئێوەش بە ئاقڵەی هەر کەسە و لە شوێنی خۆیەوە وەڵام باتەوە باشە؟ ئافرین زۆر باشە. ئەنەس چۆنی؟ باشم. دەنگ و باسە چۆنە؟ باش. ئەنەس تۆ چوویتەتە قوتابخانە؟ ئەم ساڵە چی؟ خۆ ئامادە کردووە بۆ خوێندن؟ بەڵێ. حەزی لە قوتابخانەیە؟ باشە باش لە ماڵەوە کاتی وانە و هەبوو یان کاتێک کە قوتابخانە کرایەوە تۆ بەردەوام یاریەکە یان ئەبێ بشکوێنی؟ ئەخوێن. بۆچی؟ لەبەر ئەوەی لە قوتابخانە سەرکەوتوبی وایە؟ وایە. ئافرین ئەنەس. ئەنەس بەڵێ. تۆ پێ خۆشم ڕواتون بۆ گوندەکەیەوە؟ باشە ئافرین زۆر سپاس. یەک چەپڵی بۆ لێبەر. ئافرین هەر بژی. هەمیشە چۆنی؟ باشم. ئافرین هەمیشە لە پۆلی چەنی؟ سێ. لە پۆلی سێ؟ زۆر باشە. ئافرین بۆ تۆ هەر بژی. هەمیشە؟ بەڵێ. باشە تۆ ئەگەر بچی سەردانی باخچەیەکەی کە داری زۆر لێبێ و گوڵ و گوڵزاری زۆر لێبێ ئەوە لە خیدارەکانە شتێنیتەوە و گوڵەکان هەڵوەرێنی؟ نەخێر. بۆچی؟ لەبەرەوەی ئەگەر ئێمە وا بکەین ئازاریانە دەین. ئافرین ئازاریانین. نابێ ئێمە لە قیدارەکان بشکێنینەوە و گوڵەکان هەڵوەرێنین و ژینگەکە پیسکەین. لەبەر ئەوەی باخچەکان سیمایەکی جوانە بەخشن بە ئێمە. ژینگەکانمان نابێ پشێوێنین ئەبێ بەردەوام هەوڵی پاراستنی بین وایە؟ ئافرین هەر بژی. هەمیشە؟ با پرسیارێک لە تۆ بکەم لەسەر گوندەکەتان. باشە گوندەکەی ئێوە چ جۆرە ئاژەڵێ زۆر بەخێوەکەن وەکو مانگا و مەڕ و ئەو شتانە؟ مانگا. ئافرین باشە مانگا هێلکاکە یان شیری هەیە؟ شیری هەیە. ئافرین یەک چەپڵی بەهێزی بۆ لێبەر. هەر بژی دەست خۆش. هەمیشە گیان. هەمیشە؟ تۆ شیرە خۆی؟ بەڵێ. ئەبێ ئێمە شیر بخۆین لەبەر ئەوەی وزەیەکی باشمانەیەتێ لەبەر ئەوەی بۆ ئێسکەکانمان زۆر باشە بۆ مێشکمان زۆر باشە. بیرە نەچێت کە چوویتەوە بۆ قوتابخانە بەنیان نانی باش بخۆی. باشە؟ ئافرین هەر بژی. هەمیشە گیان. هاوڕاست چۆنی؟ باشی؟ بەڵێ. ئافرین هاوڕاست لە پۆلی چەنی؟ دەرەچم بۆ 5. دەرەچی بۆ 5؟ بەڵێ. زۆر باشە. هاوڕاست باشە لە گوندەکەی ئێوە قوتابخانە تا پۆلی چەنی تایە؟ 9. تا پۆلی 9؟ ئەی ئەگەر دەرچن بۆ پۆلی 10 ئەچن لەکوێ خوێنن؟ شار. لە شارە خوێنن؟ بەڵێ. ئافرین زۆر باشە. کەواتە ئێوە واز لە قوتابخانە نایەنن کە لە پۆلی 9 تەواو بوون وایە؟ بەڵێ. ئافرین بۆی بەردەوامی بە خوێندن بین ئەبێ تێبکۆشین ئەبێ هەوڵ بین دوورترین ڕێگاکان ببرین بۆ ئەوی کە بەردەوام بین لە خوێندن وایە؟ ئافرین هەر بژی. باشە هاوڕاست تۆ ئەگەر بتەوێت لەگەڵ هاوڕێکان تا بچیتە دەرەوە بۆ باخچەیەک یان بۆ شوێنێک ئەبێ پرس بە ماڵەوە بکەی یان نا؟ بەڵێ. بۆچی؟ لەبەر ئەوەی ڕەنگە شتێکمان لێ بەسەر بێ ڕەنگە کاتەکەمان درەنگ بێ و دوا بکەوی نەگەڕێنەوە بۆ ئەوی خێزانەکانمان دڵیان لە لامان نەبێ پێویستە ئێمە پرسیار بە خێزانەکانمان بکەین. باشە؟ ئافرین یەک چەپڵی قایمی بۆ لێبەر. هەر بژی.
سینەم چۆنی باشم دەنگ و باسە چۆنە باش سینەم گیان ئافرین سینەم بەڵێ لە پۆلی چەندی دوو لە پۆلی دوو بەڵێ زۆر باشە سینەم پێم خۆشە قوتابخانە زوو بکرێتەوە بەڵێ بۆچی لەبەرەوەی ئێمە خوێندنمان زۆر خۆشەوێ خوێندنە زۆر خۆشەوێ بەڵێ ئافرین هەر بژی سینەم گیان لەبەرەوەی ئێمە لە قوتابخانە هاوڕێی باشە ناسین مامۆساشتمان فێرەکە فێری زانست و خوێندن و خوێنەواریە بین وایە وایە باشە سینەم بەڵێ ئێوە مریش کوشتان هەیە لە گوندەکەتانە بەڵێ چ شتێک زۆر بەخێوەکەن لە پەلەوەرە مریشک مریشک بەڵێ ئافرین مریشک چیەکە هێلکە هێلکە ئەی باشە مریشک تووشی هەیە یان پەڕ پەڕ پار ئافرین زۆر باشی سینەم گیان سینەم بەڵێ ئەزانی گۆرانیە هۆراوە شتێکم پێشکەشکەی بەڵێ دەی گەروێشک لانە و لانە گوێی لاسەر پشتانە زەرگیر و میهرەبانە ماسک ئەکا ڕۆژانە گەروێشک سەر و ڕایە یا. ڕقی لە نایە. کۆڕۆنایە خۆی و گشت هاوڕێکانی کانی. خۆپارێزن بە جوانی یا. کاتێکا یاری ئاکا خۆی لاکەس نزیک ناکە یا. پش ئاوەی نانیش بخوا دەستاکانی پاکەشوە ئافرین باشە سینەم بەڵێ بۆچی ئەبێ ماسکەین لەبەرەوەی بۆی تووشی نەخۆشی نەبی بۆ تووشی نەخۆشی چی کۆرۆنا وایە وایە ئافرین کەواتە تۆش کە قوتابخانە کرایە و چوویتە قوتابخانە ئەبێ چی بکەیت ماسک بەستی ماسک بەسی نەکەی ماسکی خۆبی بە هاوڕێکانە ماسکی هاوڕەکانیش وەرنەگری خۆ بیکەیتە دەمێ باشە باش ئافرین یەک چەپڵی بێز بۆ سینەم هەر بژی سینەم گیان دەست خۆش مەستی چۆنی باشم دەنگ و باسە باشم مەستی بەڵێ لە قوتابخانەی بەڵێ ئافرین لە پۆلی چەنی یەک لە پۆلی یەک بەڵێ ئافرین مەستی زۆرە حەز لە قوتابخانەیە بەڵێ ئەی حەزەکەی قوتابخانە تەواوکەی بەڵێ حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی مامۆستا مامۆستا ئافرین لەبەر ئەوەی مامۆسا چیمان فێرەکە چی زانست و زانیاری وایە وایە ئافرین هەر بژی مەستیکان مەستی بەڵێ باشە پرسیارێکی لێکەم لە گوندەکەی ئێوەیە داری بەردار چ دارێکی زۆرتیایە شووتی کەواتە ئێوە شووتی ئەچێنن وایە وایە ئافرین یەک چەپڵی بەهێز بۆ مەسیگیان هەر بژی ئافرین ستایش چۆنی باشی ستایش نەچوویتە قوتابخانە لە ئەی حەزەکەی بچی باشە کەواتە ئەزانی چی بکە لەبەرەوەی تۆ جارێ پچکۆلانەی ئەبێ نان زۆر بخۆی ئەبێ خواردن زۆر بخۆی ئەبێ میوە زۆر بخۆی بۆی تۆ شۆک و هاوڕەکانی ترێ گەورە بیت و زوو بچیتە قوتابخانە باشە ئافرین یەک چەپڵە بۆ ستایش هەر بژی ئەحمەد چۆنی باشم دەنگ و باسە باشم ئەحمەد بەڵێ چیتە قوتابخانە بەڵێ حەزت لە قوتابخانەیە بەڵێ ئافرین زۆر باشە لە پۆلی چەنی دوو پۆلی دوو لە پۆلی دووەمینم گوڵی کەژاوەی ژینم وایە وایە ئافرین ئەحمەد بەڵێ باشە ئەگەر چوویتە باخچەیەک یان چوویتە شوێنێک بینی و خەڵک پاشماوەکانیان لەسەر زەوی فرایەن تۆ چیان پێ ئەڵێ ئەبێ بڵێ ئەو پاشە ڕوایانی خۆتان کۆ بکەنەوە و بیکەنە تەنەکە خۆڵەکەوە بۆ ئەوەی ژینگەکەمان پیس نەبێ وایە وایە ئافرین باشە ئەحمەد تۆ شت فڕیتە سەرزەوی نا بۆچی وای عیزەکە هین پیس نەبێ ئافرین لەبەرەوەی ژینگەکەمان پیس نەبێ وایە وایە زۆر باشە هەر بژی یەک چەپڵی قایمی بۆ لێبات هەر بژی ئافرین هەژیر چۆنی باشم دەنگ و باسە باشم باشی بەڵێ هەژیر بەڵێ ئەو تۆ لە پۆلی چەنی حەوت لە پۆلی حەوت بەڵم زۆر باشە ئافرین زۆرم بەدڵە ئەوە بەردەوام هەوڵ بە بخوێنە تێبکۆشە ئەمەوەیە لە پاشە ڕۆژە تۆ ببینە کە کەسێکی زۆر باشە لێ دەرچووە بۆ نیشتیمانەکە و بۆ گوندەکە و بۆ وڵاتەکە و باشە باشە ئافرین هەژیریان هەژیر بەڵێ پرسیارێکی لێ بکەم لەسەر گوندەکە بەڵم گوندەکەتان ناوی چییە باسنێ باسنەیە بەڵێ. باسنێ واتای ناوەکە ێزانی
یعنی باوسن بە ناوکەشی بای زۆر بۆ سنیشی زۆر بە بۆیە ناویان ناو باسنێ. ئافرین باشە سن ئەو دەحبا بچکۆ لە پیسە ناشرینەکەیە؟ بەڵێ واتە گوندەکەتان باشی هەیە ئەو سنانەشیە بۆیە ناویان ناوە با سنێ با سنێ وایە؟ وایە زۆر باشە هەژیر بەڵێ پێویستە ئەوە هەمیشە واتای ناوی گوندەکانمان بزانین بۆ ئەوەی کە یەکێک ئەوە وەکو من پرسیاری لێ کردی دەربارەی گوندەکە و واتاکەی بزانی وایە؟ وایە زۆر باشە ئافرین هەژیرجان هەژیر بەڵێ باشە تۆ حەزەکەی کە گەورە بووی ببی بە چی؟ دکتۆر دکتۆر؟ بەڵێ دکتۆری چی؟ دان قورقولوت و گوێ یان دکتۆری گشتی؟ ددان ددان بەڵێ ئافرین زۆر باشە کەواتە من ئەگەر چوومە تەمەنەوە پیر بوو دان لە دەمانەما بێم تاقمێکم بووەکەی بەڵێ ئافرین زۆر سواس یەک چەپڵەی بێز بۆ ژیر هەر بژیە ژیرگیان دەست خۆش ئەسما چۆنی؟ باشم دەنگ و باسە چۆنە؟ باش باشی؟ بەڵێ ئافرین ئەسما لە پۆلی چەنی؟ چوار لە پۆلی چوار زۆر باشە ئافرین ئەسما بەڵێ قوتابخانەکەتان زۆر دوورە لێتانەوە؟ نە ئەی تۆ حەزەکەی ڕووبەری سەوزایی لە قوتابخانەکەتانە زۆر بێ؟ بەڵێ باشە کەواتە بۆ ئەم ساڵ ئەبێ بەڵێنم پێبێت لەگەڵ هاوڕێکانتا هەڵمەتێکی نەمامناشتن بکەن لە قوتابخانەکە یان لە شوێنێکی گوندەکەتان ئەگەر بزانن داریتیانە باشە؟ بەڵێ باشە سوودی دارم پێ بڵێ چییە؟ لەبەر ئەوەی دار هەوایەکی پاکمانەیەتێ وایە؟ بەڵێ ژینگەیەکی پاکمانەیەتێ بەهۆی دارەوەی کە ئێمە ئەتوانین هەناسە بین ئەتوانین بەردەوامی بە ژیانمان بین وایە؟ بەڵێ ئافرین یەک چەپڵەی بێز بۆ ئەسما هەر بژی میر چۆنی؟ باشم دەنگ و باسە چۆنە؟ خۆشوی میر لە پۆلی چەنی؟ دەرچوون بۆ پێنج دەرچووی بۆ پێنج زۆر باشە میر تۆ پێم خۆشە مناتم بۆ گوندەکەتان بەڵێ زۆریان کەم زۆر منیش زۆرم پێخۆشە کاتم بۆ گوندەکەیەوە لەبەر ئەوەی هاوڕێتی لەگەڵ ئێوەیە ئەبەستم بۆ ئەوی جارێکی تر کە هاتمە ئێرە پەیوەندیتان پێوە کە مەڵێ میر و هاوڕێکانم وەرندەی با یەک ببینین و کۆمەڵی گفتوگۆ بکەین پێکەوە باشە؟ بەڵێ ئافرین میر بەڵێ تۆ حەزەکەی بەردەوامی لە قوتابخانە؟ بەڵێ باشە حەزەکەی کە گەورە بووی تۆش ببی بەچی؟ مامۆستا؟ بەڵێ منیش حەزەکەم ببی بە مامۆستا بڵێ بۆ؟ لەبەرەوەی بیتەوە گوندەکەی خۆتان و خزمەتی مناڵانی ئێرەکەی باشە؟ باشە ئافرین میر ئەی ئەزانی گۆرانیە هۆراوەیە شتێکم بۆ بڵێ؟ بەس شعرەزانم ئادی شارێکم بۆ بڵێ قوتابیژی ئێمە قوتابیژین خاوەنی هۆش و بیری شاگردی ڕێ ڕووناکین وێنەی بەرزی دڵپاکین خامە و کتێب و دەفتەر هەر سێ دەخەینە سەر پێی فێردەبین زانستی ڕەوشت و جوانی و ڕاستی ئیتر دەبێ بخوێنین نەزانین لە بن بێنین ئافرین یەک چەپڵەی بێز بۆ میر هەر بشی ئافرین دەست خۆش محەممەد بەڵێ چۆنی؟ باشم دەنگ و باسە چۆنە؟ باشم محەممەد لە پۆلی چەنی؟ دەرەچم بۆ پێنج دەرەچی بۆ پێنج زۆر باشە ئافرین محەممەد بەڵێ باشە ئێوە لە وەرزی هاوینانە کشت و کاڵەکان لە گوندەکە بەڵێ باشە چ شتێک زۆر ئەچێنن؟ ئەها بۆ نمونە وەکو شووتی تەماتە خەیار کوولەکە و شتانە؟ تەماتە باشە تەماتەکان هەمووی خۆتانەی خۆنیان لێشیە فرۆشنەوەی نێرن بۆ شار لێشیە فرۆشین بەڕاستە؟ زۆر باشە کەواتە ئێمە پێویستە گرنگی بین بە کشت و کاڵ پێویستە گرنگی بین بە بەرهەمی خۆماڵی بۆ ئەوەی پێویست نەکات لە وڵاتانی ترەوە ئەوە نەشت بێنین و لێرە بیفرۆشینەوە بەرهەمی خۆماڵی شتێکی زۆر باشە وایە؟ ئافرین باشە تۆ لە گوندەکەتانە کە یاری لەگەڵ هاوڕێکانتان ناکەن حەزت لە چی یاریەکە زۆر؟ تۆپی پێ ئافرین باشە لێرە ساحەتانەیە یاریتیا بکەن؟ ئێ حەزەکەی کە یاریتان کرد منیش باکەن منیش یاریتان لەگەڵکەم؟ منیش یاریزانێکی زۆر باشم بەس بڵێ بۆچی زۆر باشم؟ گۆڵچی لە گۆڵچایەتیە زۆر باشم تۆ گۆڵچایەتیە زانی؟ دە باشە ئەمجارێک کە یاریمان کرد بزانم من گۆڵە تۆکەم یا تۆ لە منیەکەی باشە؟ ئەفەرین یەک چەپڵەی بەهێزی بۆ لێبەر بینەر چۆنی؟ دەنگ و باسە چۆنە؟
باشم شروع ئافرین بینەر لە پۆلی چەنی دەرشم بۆ پێنج تۆش دەرچووی بۆ پێنج بەڵێ زۆر باشە ئافرین بینەر باشە ئێوە لە قوتابخانەکەتانە کتێبخانەی تایە بەڵێ تۆ هی نەخوێنیتەوە کتێب وشتی وا خوێنیتەوە بەڵێ چ حەزت لە چ شتێکە زۆر حەزت لە چیرۆکە یان حەزت لە شتی زانستیە یان حەزت لەو بیرکاری وشتی وایە زانستی شتی زانستی بەڵێ زۆر باشە ئەی باشە کاتی پشووەکان تۆ چیەکەی هەر لە ماڵەوە دانیشتووی یان یاری بە مۆبایل وشتی واکەی ئەسمان دەرەوە ئەچیتە دەرەوە باشە ئافری کەواتە نابێ ئەمە یاری بە مۆبایل و تابلێت و ئایپاد و شتانە بکەین لەبەرەوەی زیانی هەیە بۆ کۆمان بۆ چاومان بۆ چاومان ئافری نابێ بێڵین چاوەکانمان کەس بێ باشە ئافرین یەکچە بڵێ بەهێزی بۆ لێبەر هەر بژیت ئافرین یاوەر بەڵێ چۆنی باشی دەنگ و باسە چۆنە وڵای باش ئافرین یاوەر لە پۆلی چەنی دەرسم بۆ سێ دەرچووی بۆ سێ بەڵێ ئافرین باشە یاوەر لە هاوڕێکانتا هەیە وازی لە قوتابخانەیە نابێ نەوەڵە یعنی هاوڕێتان نییە وازیە نابێ نەوەڵە زۆر باشە زۆرم پێخۆشە مناڵانی گوندەکان هەمویان نەخوێنن هیچیان پێیان خۆش نییە واز لە قوتابخانە بێنن هەمووی ئەیانەوێ پاشە ڕۆژێکی باش بۆ خۆیان دابین بکەن ئەوە شتێکی زۆر خۆشە یاوەر بەڵێ باشە تۆ هاوکاری خێزانەکەەوەکەی لە کاروباری گوندەکەیە بۆ نمونە لە کشت و کاڵۆ شتانەیە بەڵێ زۆر باشە کەواتە ئێمە پێویستە هاوکاری خێزانەکانمان بکەین بۆ ئەوەی ئەرکی سەرشانیان کە بکەینەوە ئێمە شۆک و ئەوان هاوکاریان بکەین و پێویستە بەردەوام بین لە کارکردن لەگەڵیانە باشە ئافرین یەکچە بڵێ بێز بۆ یاوە هەر بژی ئاردین بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە وەڵا باشە ئافرین کاکە ئاردین بەڵێ لە پۆلی چەنی وەڵا دەرچووم بۆ دوو دەرچی بۆ دوو زۆر باشە ئەیە تێ بەردەوامی لە خوێندن بەڵێ زۆر باشە منیش حەزەکەم بەردەوام بی بۆ ئەوەی لە داهاتووە بی بە کەسێکی زۆر باش بۆ وڵاتەکە و باشە باش ئاردین بەڵێ ئەزانی شعرێ گۆرانیە شتێکم بۆ بڵێ وەڵا بە شەعرەزان ئادی شعرەکەم بۆ بڵێ ئێک و دوو ڕابە زوو سێ و چوار بگاغار پێنج و شەش گوڵا گەشت حەوت و هەشت حەفت و هەشت چوومە گەشت نۆ و دە گشت خوێندنگە یانزە و دوانزە سێوێکم بەرێ و ڕاکە شتی وابێ ئافرین یەکچە بڵێ بێز بۆ ئاردین هەر بژی ئاردین گیان دەست خۆش هەوڕێکی زۆر پسکۆ لەمانەیە لێرە دانیشتووە پێتان بڵێم کوێیە هەنی وایە هەنی لاموتان بچکۆلەترە هەنی چۆنی ماجم باشی هەنی تۆ نەچوتێتە قوتابخانە هێشتا وایە هەنی حەزت لە قوتابخانەیە کەواتە ئەزانی ئەبێ چی بکەی ئەبێ میوە زۆر بخۆی ئەبێ نان زۆر بخۆی ئەبێ پشووی باش بی بۆ ئەوەی وەکو هاوڕێکانی ترێ گەورە بیت و دواتریش تۆش بچیتە کوێ قوتابخانە وایە یەکچە بڵێ بێزی بۆ لێبەر ئافرینەنی گیان دەست خۆش سایە چۆنی باشم دەنگ و باسە باشم سایە لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ بەڵێ ئافرین زۆر باشە سایە بەڵێ تۆ حەزت لە پاک و خاوێنیە بەڵێ باشە ئەگەر کەسێک گەشتیارێک بێتە گوندەکەی ئێوە پاشە ڕۆشتی وا لەسەر جادەکە فرەیە بۆ نمونە پاش ماوەی ئەو شتانی کە ناویانە بۆ گەشت لەگەڵ خۆیانە تۆ ڕێگریان لێکەی بەڵێ باشە چیان پێڵێ ئەڵێم ناب ئەوە فرەیدەوێ بکێتە سوسلی خۆڵەوە ئافرین لەبەرەوەی ژینگەی کوردستان تێک نەچێ ژینگەی گوندەکەمان تێک نەچێ پێویستە ئێمە گرنگی بین بە پاک و خاوێنی وایە وایە ئافرین ئەی باشە پێم بڵێ سایە تۆ حەزت لێیە کە ئەوە بەردەوام سەیری ماوەی مناڵانکەی بەڵێ کەواتە مناڵەکان بیرتان نەچێ هەموو ڕۆژانێ سەعات 5 تاوەکو 6 ئێوارە سەیری شاشەی کورسات کات لەبەرەوەی بەرنامەی زۆر خۆشمانەیە تەواری هاوڕێم بەرنمەیەکی هەیە کە پێوترێ گەشت و زانیاری مناڵە با لەگەڵ خۆیان هەرجارە و بۆ شوێنێک دواتر فلم کارتۆنی زۆر خۆشمانەیە منە بینن کاچم بۆ هەموو گوندەکانی کوردستان باشە؟ باشە ئافرین سایە؟ بەڵێ ئێزانی هۆراوێ شتێکم بۆ بڵێ؟ بەڵێ ئادەی
دەسراکان دەسڕایی کێ ماڵی بووکێ ئاپشی لە سوورە بکەچ ئەرزی دڵی پیاچوو ئەفەرین یەکچە بڵێ بێزی بۆ لێبە دەست خۆش هەر بژی ئەروان چۆنی باس دەنگ و باسە ئەروان چوویتەتە قوتابخانە حەزت لێ بچیتە قوتابخانە منیش حەزم لێ تۆش بچیتە قوتابخانە وەکو ئەوڕێکانی ترە کە پلەکانی خوێندن زۆر بەباشی ببری لەبەرەوەی مناڵەکانی ئەم گوندە هەموویان لە قوتابخانەن و هەمووشیان زۆر بەباشی قۆناغەکانی خوێندن ئەبرن ئەمەوێت تۆش لە پاشە ڕۆژە بوو بینمەوە ببی بە کەسێکی زۆر باش لە نیشتیمانەکەی خزمەت بکە باشە؟ باس ئافرین یەکچە بڵە بۆ ئەروان دەستان خۆش بێ مناڵەکان ئێوە دڵخۆش بوون بە هاتنی من؟ منیش زۆر دڵخۆش بووم بە هاتنی ئێوە بەبینینی ئێوەش خۆتان خەڵکی ئەم گوندان بەڕاستی من زۆر دڵخۆشم بەبینیتان ئێوە مناڵی زۆر باشی ئەم نیشتیمانن پێویستە بەردەوام بن لە قوتابخانە پێویستە بەباشی خۆتان ئامادەکەن بۆ قوتابخانە و بەباشی وانەکان بخوێنن پێویستە ڕێزی مامۆسا و کەسانی گەورەتر بگرن نابێ یاری بە ئایپاد و مۆبایل و تابلێت و ئەو شتانە بکەن لە کاتی قوتابخانەیە لە کاتی خوێندن و وانەکانتانە ئەبێ گرنگی تەواوەتی بن بەچی بە خوێندنەکەتان باشە؟ ئافرین زۆر سپاس بۆ ئێوە زۆر دڵخۆش بووم بەناسیتان هەتا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرێم خواتان لەگەڵ خواتان لەگەڵ